بەڵگەیی گەڕانە، خوێندنەوەیە، دواتر دواندنی ئەو کەسانەیەکەوە شتانێکی زۆر دەزانن دەربارەی ئەوەی ئێمە دەمانەوێت پەردەی لەسەر لا بدەین. بەڵگەیی پرسیارەکانی دوێنەمانە، بەڵام وەڵامەکانی ئەمڕۆ دەستمان دەکەوێت. بەڵگەیی دەپەڕێتەوە بۆ جوگرافیای جیاواز، شوێنی جیاواز، کەلتوری جیاواز. ئێمە هەوڵ دەدەین لە بەڵگەیی بۆ هەر پرسیارێکمان زیاتر لە وەڵامێک وەربگرین، زیاتر لە کەسایەتیەک بدوێنین، زیاتر لە لاپەڕەیەک هەڵبدەینەوە. بەڵگەیی دیمەن هەینی کاتژمێرنەوە.